کاتێکە میری زەنگنا لە ناوچەی سەنگاو لەوێ کە میرایەتی زەنگنە ڕائەگەیەنێت لە میرسمایل بە دواوە ئیتر بەو شێوەیە لە گوندی قەیتولەکە بە پایتەختی خۆی دەسەڵاتی وردە فراوان ئەبێت. بەشێک لەو دەسەڵاتی کە هەیەی بە سەرۆکاتی پیاوێک بە ناوی هاپۆفەتی لەو منتیقانەوە ئەنێرێ بۆ ناوچەی وراتی کۆیە لە گوندێکی زۆر مێژوویی بە ناوی شیلا لەوێ باروبنە ئەخەن و ئەبن بە نیشتەجێ کە قەڵایەکی هەیە شێلا ئەگەڕێتەوە بۆ 5,000 ساڵ بەر لە زاین کە کنەو پشکنیان بۆ کردووە. ئێمە بۆ ڕوونکردنەوە و ساختکردنەوەی ئەو مێژوە و مێژوەکانی دیکەی تر لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستانەوە هاتین بەرنامەی ژیانەوەی کوردستان لە گوندی شیلا لە وراتی کۆیە لە قەزای کۆیە لە مەملەکەتی هەولێرە پیر لێرە پێشکەشەکەین. ئێوەش میوان من و بە یەکەوە با جۆڕادێر بین بۆ ئەو مێژووە جوانە پڕ لە وشەی دانسقەیە لەوێ بە یەکەوە بین بە میوان و بێشە و جۆڕادێرین بۆ ئەم بەرنامەی لە گوندی شیلا. ئەگەر ئێوە ئامادەن ئێمە دەست پێکەین. هل هلای عر عشقا درد کاری پیویان نرگس و شهلا دلرزن ایشوکاری پیویان کوردستان یەکەمین لانچی مرۆڤایەتی و وڵاتی دێرینی مێژوو خاکی مرۆڤە نوێکان و مرۆڤە سەرەتایەکانی سەرزەمین هەڵکەوتەی جوگرافیا و ئاویژگەی و بەپیتی خاکەکەی لە بەرەبەیانی مێژووەوە وای کردووە نیشتیمان و وڵاتی کورد بێ. بێستان سووری شارەزوور 10,000 ساڵی بەر لە زاین تۆمار کراوە وەک شارستانێتیشی مێژووی کورد. ئەشکەوتی شانەدەری کورد و گوندی چەرمووی ڕۆژهەڵاتی چەمچەماڵ 10,000 ساڵ بەر لە مێژوو لە دەشتی کۆی هەولێرێ قەڵای شێلا هەیە کە بە بەکارهێنانی ئامێری درۆن لە ڕێگای جیۆفیزیاوە 5,000 ساڵ بەر لە زاین بۆ شارێکی گەورە بووە لە بناری باواجی. لە یەکێک لە نامەکانی شەمشی ئەدەد لە ساڵی 1800 پێشزاینی کە پاشای ئاشوریان بووە و پاشا کواری پاشای شیشار بۆ لە ناوچەی ڕانیە ناوی شارەکە واتە شێلا لە دەشتی کۆیە ناوی شیکشار بووە و لە سەرزاران سووە و بۆتە شێلا. شاری کۆیە 2500 ساڵ بەر لە زاین باواجیە. ئەم چایە 1260 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە و هەیبە سوڵتان 1092 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزن و کۆیە 2050 کیلۆمتر چوارگۆشەی لە ساڵی 1970 کراوە بە قەزا لە سەردەمی ئەیالەتی شارەزور کە پایتەختەکەی کەرکووکی کورد بووە. کۆیە سنجەقێک بۆ لە شارەزور. سنجەق هێمایەکی دیاری ئاینی کوردی ئێزیدیانە و بەس تەنها مۆرچی کوردە و هیچی تر. 500 ساڵ بەر لە ئێستا کۆیە لە ژێر فەرمانڕەوایی حکومڕانی مەملەکەتی داسنی بووە واتە ئێزدیان. ئەم هێمایان لە ڕێوڕسمی ئاینی پیشاندا و کۆیە بۆ بە کۆی سنجەق واتە کۆیەی شاری هێمای ئێزیدیانی کورد. یەکێک لە گوندەکانی قەزای کۆیەکە سەر بە قەزاکە خۆیەتی گوندی شێلایەکە لە ساڵی 1970 گوندەکە لە کندداری پیرۆزی شێخ محەممەدا دروست بووە لە بناری گردی پشت ئاشان بووە. لەولاتر هەواری ڕۆمیان هەبووە کە پێدەچێت ڕۆمەکان لێ بووبن. لەو ساڵانەواتە لە ساڵی 1970 زاینی سەرۆکی بەشێک لە هۆزی گەورە و ناودار و مەزنی زەنگنا کە هاوکات بووە لەگەڵ میرنشینی زەنگنا پایتەختەکەی لە قەیتولی بناری چیای زەنگبور لە ناوچەی سەنگاو بووە. ئەم سەرۆک عەشیرە هاتۆتە ئەم ناوە ناوی هاپۆفەتی ئەبێ لەگەڵ خێڵ و ئێڵ و ئامۆزا و برازاکانی و مناڵەکانی ئەچنە کاو لە خانیانی بنارگردی پشت ئاشان و لەوێ کوڕێکی لەدایک ئەبێ ناوی ئەنێ محەممەد کە گەورە ئەبێ
هاوار و گوندیان ئەجۆزنەوە بۆ بەرخانیانی نزیک گردی سەماوەتە و محەممەد پاشی هاپۆفەتی سەرۆک عاشرێتی زەنگنەی بابی ئەبێتە کوێخا و ڕدێن سپی ناوبانگ لە کۆیە و ڕەتی کۆیە ئەو مەملەکەتە دەرەکە نۆ کوڕی ئەبێ پاشی خۆی ئەوە کاتی دێنە شوێنی ئێستای گوند لەوێ نیشتەجێ ئەبن دکتۆر ڕۆسەم ڕۆشنبیر و مامۆسای زانکۆ خەڵکی ئەم گوندەیە ئەو زانیاری دروست و ئەکادیمی لەسەر قڕاتی شیلا هی گوندەکە هەیە لەگەڵ کاکە ئاسۆ زانیاری لەسەر بنەماڵی ناوداری زەنگنە و سەرۆک ئێڵ واتە کۆخافەتی هەیە بابچینە خزمەتیان وێڕای سلااو لە حازری باجارێت لە دکتۆر ڕۆستەمەوە کە جێگری سەرۆکی زانکۆی کۆی و خەڵکی ئەم گوندەیە دەست پێ بکەین و لی بپرسین جەنابی دکتۆر ڕۆسەم قەڵای شیلا کە ئەوتا لە پشمانەوەیە چەند بەڵگەنامەیەکی کنە و پشکنیان بۆ کردووە ناوخۆ و دەرەوەی وڵات و ئەمانە بەڵام گرنگترینیان زانکۆیەکی نەمساوی بوو پێم وابێت لە 2010 بێ درۆنیان بەکارهێنا بۆچی بۆ جیۆفیزیایەکەی دۆزنەوە ئەمە کەیان دۆزیەوە ساڵی چیان دۆزیەوە بەڵێ بۆ ئەو قەڵایە قەڵای شیلا یەکێکە لە قەڵا گرنگەکانی کوردستان بەڵێ دەکەوێتە باشووری ڕۆژاوی شاری کوێ بە دووری 7 کیلۆمەتر دیارە زۆر کنەو پشکنی لەو قەڵایە کراوە بەڵام ئەکادیمیترینیان و زانستیان ئەو کنەو پشکنیانە کە لە ساڵی 2017 زانکۆی 2017 زانکۆی سپرۆکی ئەڵمانی بە هەماهەنگی لەگەڵ زانکۆی کۆیە هاتن درۆنیان بەکارهینا بۆ ئەوەی بە ڕێگایکی زۆر زانستی هەم جیۆفیزیایی هەم شێوەی قەڵاکە دروست بکەنەوە کە ئەم قەڵایە لە سەرەتادا چۆن بووە ئەوە بوو دەرکەوت ئەم قەڵایە 5,000 ساڵ پێش زاین شوێنەوارەکانی لێ دۆزراوەتەوە دروستی کردەوە ڕسمەکەی دروستی کردوێتەوە بەڵێ ئێستا لە گۆڤارە بیانیەکان وەکو ڕیسێرجێکی ئەکادیمی بڵاو کراوەتەوە بەڵام لە سەردەمی وەرکایە 3500 ساڵ بەر لە ئێستا ئەوە هەرما بوو بەڵێ لە سەردەمی وەرکا هەبووە دوای شوێنەوارەکانی ئەکەدی و سۆمەری و گۆتی و گوتیەکان و میتانیەکان و هەروەها ئاشووریەکان لەگە ئەشکانی ساسانی دەڵێن لەسەر ئەم قەڵایە ئەوە هەبوو ئاتشگای زەردەشتیە بووە ئەوەی کلەسای مەسیحیە بووە بەڵێ ئەو دوو شوێنەوارە ژێ دۆزراوەتەوە ئێستا توێژنەوە چکە یاخودکردنەوە پشینێنێککە کە زانکۆیەکی تری بیانی بە هەماهەنگی زانکۆی کۆی لە داهاتوودا ئەنجامێدات لەبەوەی کە دەربکەوێ ئەو کلێسایە چۆن بووە هەروەها ئەو ئەتاشگایی زەردەشتەکانیش کە چۆن بۆ شێوەکەی جەنابی دکتۆر شارێکی زۆر گەورە هەبوو لەم ناوچەیە لە شۆ بۆ شۆ درێژ بۆ تۆ گەورە بووە خۆی خەڵای شیلە شارەکە لە کوێن لە قەڵای شیلەوە دەستی پێکردووە لەو قەڵایەوە کە دەست پێ کردووە قەڵایەکە لە پشتمانەوەیە دەستی پێکردووە ئە لێرە شوێنەوار بوو ینی ئاوەدانێکی زۆرەوە تا دەگاتە بۆ نمونە پێدا ڕۆشتە بە هەرمۆتە تا دەگاتە تۆبزاوە ئەوە وەکو شێوەیەکی درێژکۆڵی شارێک هەبوو لەو ناوچەیەدا واتە پێشەوەی کە شاری کۆی هەبووە نیشتە جێبوون و شوێنی حەزارەت شارستانی لەو ناوچەی باشە لە ئەنجامی کنەوە پشکنینی بڵێن شمشار ئەوەی ڕانیە چەند نامەیەکی بسماری دۆزراوەتەوە بە قوڕین لە نێوانی پاشای ئەکەدەکان و پاشایەک بووە ناوی کواری بووە وایە چی دەرکەوتووە بەڵێ دیارە لە ئەنجامی نامە ئاڵوگۆڕنی کە وەختی خۆی دانیمارچەکان لە ساڵی 1957 لە ناوچەی شمشارە دۆزیان ئەو ناوچەی شمشارە کەوتۆتە ژێر ئاوی دوکانەوە لە نامەکەیدا کە شەمشی ئەدات کە بۆ پاشای ئاشووریەکانەوە بووە کە بۆ پاشای فەرمانڕەوایی شمشارەی نردووە ئەو کاتی کە ناوی کواری بووە لێرەدا تووشی شەڕێک بووە واتە هێرشیان کراوەتە سەر نامەکەی نردوویەتی بۆ نمونە ئەگەر بێت ئەو قەڵایە بگیرێ کە قەڵایەکە ناوی شیک شابوون بووە شیکواتە قەڵاکە ناوی شیک شابوون بووە ئەو کات ئەمەش وردە و دەسواوە گوندەکە ناونراوە وردە گۆڕانکاری بەسەر بوویتە شیلە زۆر باشە هۆکاری دروستبوونی و بەردەوامی قەڵاکە هۆکاری بەردەوامی قەڵاکە ئەوە بۆ قەڵاکە ناوچەیەکی جوگرافی باشیە بووە یەک لەو هۆکارەکانی مانەوەی ئەو قەڵایەوە بەردەوامیشەوە بووە چۆمی ڕێحانە بوو ئەو چۆمە زۆر باشە کەواتە ئەنازیەکانیش لێرە بەڵێ دەوڵەتی ئەنازی کورد بەڵێ لێرە نۆژە ناکردوێتەوە
بەڵێ لە سەردەمی سوورخابی کوڕی بەدری عەنازی میرشینەکان لە سەدەی 11دا ئەو قەڵایە بە شێوەیەکی زۆر ڕێکوپێک بنیادرایتەوە بوویتە کۆگایەکی هەم کۆگا بووە هەم لەلایەنی سەربازی هەم لەلایەن سیاسی بەکار هاتووە و لەم ناوچێژدا دراوی سەردەمی خەلیفە جەعفەری کوڕی مەنسوور دۆزراوەتەوە دراوەکی زیوینی بووە ئەمەش ئاماژەیەک بۆ بکۆ کە ئاڵوگۆڕێکی بازرگانی لە نێوانی بەغدا و عێراق بووە ئەوم بۆ بدەردەست کاک ئاسۆ لە ناوەڕاستی سەدەی حەفدا ساڵی 1970 بەدواوە ئاڵوگۆڕ لە خێڵەکان کراوە خەڵک لە بەگرمیان و هاتۆتە ئێرە لە کۆیۆ چوونەتە سلێمانی لە سلێمانی چوونەتە دوهۆک ئەمانە لە کوردستانی خۆمان تیرەیەک لە زەنگنا کە ئەکاتە باوکو و کوڕ و برا و ئامۆزا و ئەمانە لە ناوچەی لەیلانەوە زەنگنا دێنە ئەو گوندەی کە ئێستا من تۆ دیان وایە کێ بوو ئەوە کوێخافەتی بووە کوێخافەتی بووە شوونەتە یەکەم جار هاتوون شوێنەکە لێرە کاو لە خانیانی پێدەڵێ خانیان داریشی لێ درەخت ئەوە شێخ محەممەدا شێخ محەممەد کەواتە بۆ دوون بۆ تۆ تەواو ئەو قسای چۆتە ئەوێ پاشان لەوێ نەماون هەستا و ناتونێتە لەوێ ئەو کوڕەچی بووە ناوی کوێخا محەممەد لەوێ لەدایک بوو لەوێ لەدایک بووە لە کاو لە خانیان دوای کوێخا محەممەد هاتوۆتە بەرخانیان ئەوەی کاک ئازاد ئێستا لێن دەرێ ئەو نۆ کوڕی هەبووە نۆ کوڕی هەبوو لە چەند ژن لە سێژن لە سێژن ژنەکانی هەمووی قەومی زەنگەی خۆیان هەر یەکە و سێ کوڕی لی بووە کەواتە ئەوەی ئێستا لە ناو گوندە ئەژی و لە دەروی گوندە هەمووی بەری ئەو نۆ زۆر باشە کوڕی گچکەی شێخا محەممەدی ساڵی 44 مەلا ڕەسوول لە گوندی شیلەی ئێستا ئەمری خۆی کردووە هەزار ڕەحمەتی لێبێ ئەوڵاباریشی لەگەڵ بۆ ئامۆزای بووە وایە لەگەڵ مەجموعەیەکی ترا ئەم کوڕەکە لەوێ لەدایک بووە محەممەد چۆخا محەممەد یان بڵین هاپۆ محەممەدی زەنگە لێوە باوکی مردو خۆی چۆتە ئێرە بۆ خۆی هاتۆتە بەرخانیان بەرخانیان لە سەرەتای ساڵی 1900 ئەگوازنەوە چنەوە ئەم گوندەی ئێوە 1900 کوڕەکانی کوێخا محەممەدی ئەچنە ئەوێ دەڵێن لە قەدیمەوە لە گەرمیان و هاتوون هاتوویان کردوون باشە بابێنە سەر یەکێک لە حاڵەتە مێژوویە گرنگەکان کە بەسەر ئەو گوندەیە هاتووە ئەویش میر محەممەد پاشای گەورە جەنابی دکتۆر پاشای گەورە هەندێک ئەڵێن پاشای کۆرە ئەمە درۆیە غەڵەتە پاشای کوری بووە عەرەب حرفی گافی نییە ئەویان نووسیوە پاشای گەورە کاکاتە میر محەممەی میرنشینی چۆران هاتۆتە ئێرە هاتۆتە لای شێخافەتی لەو بەرخانیان محەممەدی لە بەرخانیان شیویان لێ نایە چێشیان لێ چێشتەکەیان لە بۆ دانایە مووی تێدا بووە مووی بزن مووی پاشا لێ پرسیوە ئێوە ئەو مووی دەکەنە چی ئەوش گوتیتی دەیکەینە ڕەشمال و جاجم و لباد و قەلقلە هەیە دەکەوتە ناو شیوێ و ناو چێشتەکەی ئیدی کە هیچ قسەی پێنامینێ دەرێ گرەی خۆت بردەوە چت دەوێت لۆت بکەم چۆخا محەممەد چی دەڵێ ئەویش داوای وەی دەکا عقاری لە بۆ دانێ واتە سنووری گوندەکەی بۆ دەستنیشان کردووە ئێستا تاکە گوندە کە هیچ شوێنەکەندی شیلەی مرچی تاپۆی نییە کەواتەوە بۆتە تاپۆ جەنابی دکتۆروانە گوندەکانی دەوروبەری ئێوە کوێن گوندەکانی دەوروبەرمان ئەوداڵان داربەڕووە مام قلینجا تۆبزاوایە هەرمۆتەیە مەسیحیەکان هەرمۆتەی کوردی مەسیحی برا مەسیحەکان حەقی هەیە بەسەرتانەوە ئێوە لێ خوێندوتانە بەڵاتی بێدەسەڵاتی هیچ درۆی نەبیێ برەکەم سەد مەرگە ساتی ئەو دەشودەرانە تێکڕای سەوزن پشت ئاشان و هەواری ڕۆمیان و گردە قوچ و گردی داندۆکان و سۆتار و گردە ڕەش و گردی هەیوان و گردی سەیوان ئەمانە هەمووی سەوزن دوو کەونەکارێزیان بە ناوی عەلی ڕەشان و ئەحمەدی سادقی هەنە لە دەشتی قەرەقازین و دەشتی قۆڕی و دەشتی بەرخانیان و دەشتی پشتکانیان و دەشتی کۆراوان و دەشتی پونجینا قەرسیل لە مۆزی بەرخانی خەنی کرده بوو
لێرە حوسێن سادقی بەیتار جەڕاحێکی مەشهور بووە لە وڵاتی کۆیە چوونەتە خزمەتی و ئەویش چاکی کردوونەتەوە. قادری وەسمانی چۆخا مەحەممەدی لە ساڵی 1916 لە سەفەر بەلەک لە جەنگی جیهانی یەکەم لە شێللا لە تەک بڕێک گەنج و لەگەڵ خەڵکەکەی گوندەکەی خۆی ژاندرمە بێناموسەکانی عوسمانلی بردویانە. پاش 7 ساڵان گەڕاوەتەوە ئەوانی دیدیار نەبوون. ئەحمەدی چۆخا مەحەممەد چوویتە فەڵەستین لە شاری جنین شەهید بووە. مام پیرداودی خەڵکی هێلەوەی دەشتی هەولێرێ بەخۆی گوتیتی ئەو لە شاری جنین ناشتیتی. لە ساڵی 1963 حرس قەومێت تاوان باران و تاڵانچیەکانی عارەبان هەڵیان کوتاوەتە سەر دەشتی کۆیە. خەڵکیان شەید و بریندار کردو و ئەوجا تاڵانیان کردو و پاشیوی گوندیان سۆتاندیە. دەڵێن بزنی ماڵی حاجی خالیدی گوندی شێلای دەشتی کۆیە لە بەغدا خەڵکی عسکەری گوند لەوێ عسکەر بوونە ناسیویانەتەوە کە بە تاڵان هێنان لێوێ فرۆشتویانە. لە ساڵی 1970 ژیان لەم گوندە ئەوەستێ. بەڵام لە ساڵی 1970 ئەگەر بگەڕێنە دواوە قادر دۆشکە و سەلامی ئامینە و جەمالی عەوداڵان لە شێللا پەیامی شۆڕشی نوێ بە گوێی جوتیار و خوێندکار و هەناسە سارد و ڕەنجبەران ئەن هەمووان ئەبنە پشتیوانی شۆڕش. گوندەکە خاوەنی 12 شەهید و 40 پێشمەرگەیە. جەلالی ئەلیاس زەنگنا هونەرمەند و شانۆکار بووە. سەردەمەک لێپرساوی تیپی مۆسیقای باواجی کۆیەیە بووە. لەگەڵ کاک ئازاد عەزیز و وەسمان زەنگنە و عوسمانی عەلی حەمەد زەنگنا باس لەو مێژوانەکەن. باشتر وایە بچینەکەن مامۆ جەلالی هونەرمەند و نووسەر و ڕۆشنبیری گوندی شێللای وراتی کۆیە و لێی بپرسین. مامۆ جەلال لە ساڵی 1963 حرس قەومی عەرەبە تاوانبارەکان موجریمەکان هەڵیان کوتاوتە سەر دەشتی کۆیە. ئەو گوندانی نزیک جادە بوون پەلاماریان داون وەک چۆ وەک پێش هەموویان گوندەکەی ئێمە گوندی شیلەی دەشتی کۆیە لەگەڵ ئەو گوندانێکە نێزیکی شاری بووین مام قلینزە داربەڕوە ئەوانە هینیان کردووە. باشە چیان لە گوند کرد؟ هەمویان خڕ کردەوە کە هاتنە گوند ئەوەرجارێک لە دووری گوندی دەستیان بە تەقاکردن کرد لە دەوری گوندی تا کەس خەڵک دەرنەچی. یەکێک بریندار بوو ئابزانم یەکێک بریندار بوو ناوی مام عەلی بوو عەلی مام سمایلی ئەو گولەیەکی بەرکەوت و بریندار بوو. دەستیان کرد بە دزی و ڕاوڕۆ دەستیان کرد بە دزی چیان دزی مەڕ و ماڵاتی گوندی ئەوی هەبوو بە تایبەتی مەڕ هەر هەمویان بردەوەە سەعاتی دەستیان برد. تەنان لە ماڵەکەی ئێمە بەرماڵێکی نوێژمان هەبوو زۆرمان خۆش بەرماڵ بە قەولی خۆت بە قەولی هەولێر بڵێ دوو گردێکیان دزی دوگردەکەشان برد. خەرچی گوندیان هەموو کۆ کردەوە لە هەندە خەڵکیشیان داشت کەشان بردوونەوە. ئەوانە هەموو عەرەبە شۆ بینێ داجیکەرە دەست بە خوێنەکانی کورد بوون کە وەختی خۆی ئەوانە بۆ بازرگانی وانی خوێ بوو دایانهینا لە بۆ ئێروکانە و لێرە خەڵکیان دەناسی. باشە دەڵێن ئەسکەرە کوردەکان لە بەغدا کاتێ بزنوشتیان بۆ هێناون سەری بڕن یەکیان ناسیبێتەوە. ئەمە ڕاستە کاک ئازاد؟ بەڵێ ڕاستە. ئەو کەسەی کە ناسی تشتەوە ناوی کاک سەمەدا حەمەسوورە ئەسکەر بوو لە وانی ماڵی یەک لەو خاوەن مەرداڵانە بوو کە ناوی حاجی خالید بووە. مەڕەکەی وانی لێوێن دەرەناسیتەوە کە ئەو جەردەیە لە ماڵی حاجی خالید شوان بووە جەردە عەرەبەکە جەردە عەرەبەکە نا پیاوە کاک سەمەد شوانی وان بووە. ئەو جەردە عەرەبە مەڕەکەی کە بردیە لە بۆ بەغدا ئەوانە فرۆشتوێتی ئەو لێ مەڕەکەی ناسیتەوە شوان ئەسلێکە وتێتی ئەمە هینی ئێمە بووە من شوانی ئەم بزنوینانە بوو لەوێ ناسیوتیەوە بەداخەوە. باشە حیوانەکانی ماڵی حاجی خالید بوون زۆر لە 2 هێشتا حەوت لێرە ژیان نامێنێت. وایە باشە ئەو دەمە لە گوندی شیلەی دەشتی کۆیە چەند ماڵی تێدا بوو؟ تقریبان 85-86 ماڵێک مێگەل بە هەزاران وانە بەرەو چوون بەرەو بەشی زۆری خەڵکەکەی بەرەو کۆی ڕۆیشتن. گوند چی بەسەر هات؟ گوند هەموو ئەوەی کە ئێستا دەبینی لەبەر چاوت ئەوانە ئەو وێرانەیە کە لەو وێرانانی ئەو ڕژێ دەست کاک ئازاد لە شۆڕشی نوێی گەلەکەمان بەڕابەتی نیشتمانی کوردستان بە حکمەتی مامی گەورەی کورد مام جەلال. بەڵێ
یەکەم پێشمەرگەی شۆڕشی نوێ کە هاتە گوندی شیلا لە ولاتی کۆیە دەڵێن پیاوێک بۆ ناوی نوعمانە گۆچ بووە نوعمانە گۆچ ئەو پیاوە جوانە مەزنەی کە خەڵکی قەمیشەی لای کەرکووک بوو لە هێن شێخ بزێنی وانێک هاتە ئێرە و ئەوەی کرد بەڵام لە ساڵی 1970 قادر دۆشکە سەلامی ئامینە لەگەڵ جەمالی عەوداڵان ئەو سێ هاتە ئێرە پاییز بوو پاییز بوو مانجی دەبوو لە ساری 1970 بە چاوی خۆت ئەوە بە چاوی خۆم دیتم طبعاً عەسر بوو مانجی دە و باران دەباری وردە باشە هاتن خۆیان بە مزگەفت تێدا کرد خەرک نەیدەزانی پێشمەرگە هەیە نییە شتێکی ئەو هابوو دەین پێشمەرگە نەما بوو ڕاستی پێشگە نەما بوو ئەوانە یەکسەر هاتن گوتیان کاکە منە پارەی لە خەرچی دەستێنی نەخەرچیش عەزیەت دەدەین مەترسێن وەرن هەندێک کۆبنەوەی لەگەرمان بکەن و دانیشن و خەرچی گوندی چەند پیا ماخۆل پامەکان ئەوە بگوتیانەوە یەکێتی نیشتمانی کوردستان دامەزراوە و ئیشاءالله ئێمە وەکو خەڵکی خەرک بە ئاواتی خۆی دەگا جاگەیشتیش وەنیا تقریبا باشە بەرێ یەکەم پێشمەرگەی گوندەکەتان کە چەکی کردشانی چێ بوو یەکەم پێشمەرگەی گوندەکەمان چی لە کردەشین لە شۆڕشی نوێ ئەوەی ئەم بەبیری بێنایی کاکە زیاد ئیسماعیل سەنگ بەرێ یەکەم شەیدی شۆڕشی نوێ یەکەم شەیدی شۆڕشی نوێ ئەوەی ئەمن لە بیرم بی هەر ئی شۆڕشی نوێ کاک زیاد بوو کاکەمەم بەێ ئەو لە دواوی شەید بوو کاکە زیادە پێش کاکەمەبی شەید ئەوم بۆ بدەردەست کاک بەرێ کاکەمان دوایە شەید عوسمان علی حەمەد کاک عوسمان بە فڕۆکە پێم وابێ یەکێکتان لێرە شەید بووە بەڵێ حاجی عەبدوڕەحمان ساڵی 1970 ساڵی 1970 لەو ئامریای ئێستا حیزبی دیموکراتی لەیە کۆپتەرەکان گەیشتە سەریان و حاجی عەبدوڕەحمانی شەید کرد و فەخرەدینیش بریندار کرد کە کوڕی بوو بەداخەوە ئەلغام چەند شەیدتانەیە چوار شش شەیدی ئەلغاممان هەیە 5 شەیدی ئەلغاممان هەیە ئەدی ئەوەی دەست و قاچی پەڕیوانە ئەوە نییە ئەو بوونە شەید بووینە یەکمان هەیە دەستقەت بووە بە ناوی فەخرەدین لەکوێ ئەلغام هەیە ئەلغام ئێستا پاکراوەتەوە تقریبان ئەگەرنا ئەو ڕەبیانەی چواردەوری ئەولادێ ئێمە ئەوەی هەموو ئەلغام چەند شەیدتانەیە لە شۆڕشی ئەیلولا یەک شەیدمانەوە ئەسوەد نادر بەڵێ ئەی شۆڕشی نوێ لە شۆڕشی نوێ ئەوە سێ شەیدمانەیە شەیدەکان بە ناوی کاکەمەم و محەممەد و نیزام شەهیدی دەستی چەتەکانی داعش شەیدتان هەیە بەڵێ شەیدەکمان هەیە شەید شاخەوان چەند پێشمەرگەتان هەیە لەم گوندی شیلەیە لە زەنگنەی گوندی تاقانەی زەنگە لە دەشتی کۆی لە ولاتی کۆیە چەند پێشمەرگەتان هەیە بۆ کورد بۆ ڕزگاری کوردستان چل پێشمەرگەمان ئێستا لەو لادەیە هەیە پێشمەرگەن و بەرپرسیارەتیشان لە ناو یەکێتی نیشتمانی کوردستانە هەیە یار لە بەغان داد دەڵێن جوتیارەکانی گوندی شێلا لە ولاتی کۆیە بە ئاوەز و خەمخۆر و خۆشەویستی خاکن خاک لای ئەوان زۆر پیرۆز و مەزنە هەر بەخۆیان 7 بەنداوی خۆڵیان دروست کردووە ئاوی باراناوی تێدا گل ئەدەنەوە بۆ زەراعەتی هاوینێ و ماسی بەخێوکردن ئەمەش بۆتە پشتیوانێکی باش بۆ مانەوەی جوتیاران لەگەڵ لە گوند و چۆڵ نەکردنی گوندی شێلا ئەم گوندە واتە گوندی شێلا 3960 دۆنم زەویە 1607 دۆنم زەوی شیا و بۆ فەلاحەت و کشتتوکاڵ و 1600 دۆنم زەوی لە وەرگا و شاخەڵان و پاوانیان هەنا پێکاتەی زەویەکەی خاکی فارسی خوارۆ بۆیە ئاوی ژێرزەویان کەمە زۆرێک لە مێر منداڵان و گەنجەکانیان چوونەتە قوتابخانەی هەرمۆتەی کوردە مەسیحەکانی ئەوێ ڕۆژانە 6 کیلۆمەتر بە هەردوو سەریان بڕیوە سەرێک 3 کیلۆمەتر و سەرێکی 3 کیلۆمەتر هەتا ساڵی 1969 قوتابخانیان لە بۆ کراوەتەوە و یەکەم مامۆسا فاتحی مەلا فەتحوڵڵای کۆیەیە ڕەوان شاد بێ گوندەکانی یارەمیش و عەبداڵان و مام قلیج و
گوندی داربەر و هاتوون بۆ خوێندن بۆ ئەم قوتابخانەی شێلایە لە سیەکان و چلەکان و پەنجاکانیش بە هێستروبار پیاوانی گوند بازرگانیان کردووە لەگەڵ شاری پردێ و پردەی کورد و کەرکوچی کورد و کۆیە لە کۆیە کوردی جوولەکەی تێدا بووە لەگەڵ کوردە موسڵمانەکان و کوردە مەسیحەکان بێکێشە و ناخۆشی بەیەکە و بە تەبا ژیاون یەک نەتەوە واتە کورد و سێ دیانەت نەبووتە ڕێگر هەتا ئێستاشی لەسەر بێ کوردستان چەتری سەرسەری کوردی ئێزیدی و کوردی جوولەکە و کوردی موسڵمان و کوردی دیان و کوردی مەسیحیان و کوردی یارسان و کوردی زەردەشتیان و کاکەیەکانە واتە هەموو تەبان هەموو کوردن بەڵام دینەکانیان جیاوازە و ئەمەش نەبووتە هیچ ڕێگرێک و کێشەیەک بۆ کورد هەموو بە تامینەتەوەی کورد ئەژین بەڵام ئاینی جیا بۆیە کوردستان بۆتە نیشتیمانی هەموو ئاینەکان بەڵام لە کۆتادا هەمویان کوردن مام نایری حەمە سووری زەنگە لە ئێستادا کە 2020 86 ساڵە جوولەکانی بیردێکە لە ساڵی 1940 لە کوردستان و عێراق نادیانەوە بۆ ئۆرشەلیم لە ساڵ 1954 ئەم پیاوە بۆتە سەرباز لە کەرکووک ئەو دەمەی کوردی هەموو شار و شارۆچکەکانی کوردستان لە کەرکووک و لە کەرکووک سەربازیان کردووە ئەم پیاوە نوێشکار و مسلمانێکی پاکە ئەڵێ ئەو ساڵانە لە کەرکووک جگە لە کورد هیچ عەرەبی تێدا نەبوو هیچ قەومێکی تێدا نەبوو هەر کورد و کورد و کورد ئەوانە داگیرکردن ئێستا هاتوون نوێژیان قبول نییە لەسەر خاکەکەی کەرکووک چونکە داگیرکردن و خاکەکەشی کووردە مامۆ نادر بەێ ئەتو ێستا لە ساڵی 2020 دەگەیتە 86 ساڵ تەمەنتە خوا تەمەنە درێژکە قەدیمیەکانی قەدیم دایانگێڕایەوە قەوم و قیلتان داهاتە ئێرە بەێ لەکوێوە لەو گوندانی دەروپشمان ئەی لە گەرمیانەوە کەس نەهات داهات نێرە زەنگ نەهات داهاتنە ئێرەکانە هیمەش دەچنەوێ یعنی قەومایەتی هەبوو هاتوچۆ هەبوو قەدیمەکان هاتووە هەبوو لە وراتی کۆیە بەس ئەو گوندەی زەنگنەن ئەمە بزام هەر ئەمەین هەر ئەمەیە وانە بەێ باشە لە ساڵی 1954 ئەتوو دەبێ عسکەر بەێ لەکوێ کەرکووک مانجی چەندە بوو یەک دینار ساڵی چەند جار داهاتیتەوە جارێک یەک جار داهاتیتەوە یەک جار ئەدی پێم بڵێ لەکوێ عسکەر بووی لە کەرکووک وەختی عسکەری تەواو دەکرد دوای نیوەڕانە دەچوویتە ناو کەرکووک بۆ گەڕانێکە بۆ شتکڕینێکە بەێ دەچووم هەمووی کورد بوو یان ناتوو خۆ هەمووی کورد عسکەر هەمووی کورد بوو هەمووی کورد باشە ساڵی جارێک داهاتیتەوە بۆ گوند بەچی داهاتیتەوە جێب ئاجاران پیاوەکان ئەتوو مندار بوویت پیاوەکان بە هێستروبار تووتنیان دەبردە کەرکووک و لۆ کۆیە و ئەوانەیان دەبرد بەبیرم دێ هەموویان بابت دەیبێت جارکی بابشم چوو چوو بە کەرکووکی هاتەوە ئەلێرە پێشوازمانەکە ئەتوو دەسوویە کۆیە لە کۆیە ئەمن تۆ کوردی موسڵمانین ئەوە هەرمۆتا کوردی مەسیحینە بەێ کوردی جوولەکە هەبوو لەوێ لە کۆی هەبوو ئەتوو بینی بووت کاری چیان دەکرد وەڵی بەس توجار بوون زێرنگر بوون مام نادر ئەتوو تەمەنت 8 ساڵ بوو لە ساڵی 48 جوولەکەکانی ئەم وڵاتی کوردەواری و عێراقە ناردەوە بۆ فەڵەستین بەێ بیرت دێ ئەرێوە بینم کەست دەناسی لەو جوولەکانی ئەوەی کۆیە قسە مندار ئەزانم بابت تیجارەتی داکم دەیان ناس داکە دەینات چی داکە چی دەبن ئەویش چی پێویست بە چۆک لە کۆ دەیکردی دەیناوە ئەو وەختە بابت نەما بوو ناودەمینەوە ئەیخوا عەفوی کەخوا لە ساڵی 1950 ڕێگای کۆی و تەقتەق بەردڕێژی دەکردن ئەتوو لەسەر بەرد هەر ئەوە دەکرد لەسەر کەساڕی بەردی داهاڕی ڕۆژی بە چەند ڕۆژی بە 7 درەم باشە لە ساڵی 1970 نەعمانە گۆچ خەڵکی قەمیشەی ئەو بەرە لە شێخ بزێنی خوارو هاتە ئێرە بیرت دێ ناوەڵا بەبیرم دێ ئەمە نەمدیتە بەڵام زانی دادیتە ئێرە نەمدیتە زانی دادیتە ئێرە نەمزانیە
باش ئەوم بۆ بدە دەست کاگڕۆف بکە لای دەمت بەێ فەرمی گوندی شیلای دەشتی کۆیان وراتی کۆیە بیخ لای دەمت دەشتی کۆیە کەرتی کشتتواری ژمارە چەنە ژمارە سەیە چەند دووەنم ئەمیریتان هەیە لێرە 6 دۆنممان هەیە 65 لەو دەورێ باشە تا بۆ چەندانێ وڵا تاپۆ 1600 چەندە 440ەکە و وەرە سێ مرچی هەمووی برێن ئەمە تاپۆیە تاپۆیە بەرە بابەکان ئەدی چەند ئەوەتان هەیە بەراو 100 لەو دەورێت ئەوش هەر بەسەر ئێستا تقریبان ئاو شتەکە نەما پێشان ئەم زۆگەک دەهاتەوە لە خوار هەرمۆتی بنەوانەکە بۆ دەستەوە پشتمان دیارە ئەمن هاتمە ناو گوند کاگ ئاسۆ پێم وتی حەوت بەنداومان دروست کرد ئەو بەنداوانە وێنەگرەکانمان چوون سەیری بەنداوەکانیان بەرەوە دروست کراوە هەموو خۆتان دروستان کردو بەرەم خۆمان دروست کراوە ڕایت هاوینان پێویستیمان بە ئاو بوو مەڕوومارات ئاودانی ڕاکێشان بۆ مارێ ئاودانی ماڵێ من شتێکیشم بیست گوتیان ماسیش بەخێو دەکەن بەری ماسیش بەخێو دەکەن دەیفرۆش ئەوش بداهاتێکی چاکەەوە بدۆ دەست مامۆسا دلاوەر ئسماعیل مامۆسا دلاوەر بەڵێ لە پەنجاکان و شەستەکان ژمارەی خوێندکار بەپا دەچوونە هەرمۆتەی کوردە مەسیحێ بە ڕێزەکان چەند کەسە بوون خۆی ساڵی یەکەم کە چوون سێ قوتابی بوون مامۆستا حەمید مەمەند ساڵح ئێستا خوانەنشینە خدر عوسمان ئێستا ماری لە کۆوەیە ئەکرەم ئەحمەد سادە ئەکرەمی حاج ئەحمەدی ئەوی شارێستاکە لە کۆی هەر شتێکیان لە حیات ماون بەس مامۆستا حەمید تەخەڕوزی کرد مامۆستا ئێستا خانشینە بەڵام ئەوان وازیان لە خوێندنهینە بەڵام 2 سال پاژووی مەجموعەکی کە زۆر 8 قوتابیکەمان پێکەوە چونکە بوونە 11 پێکەوە هەموو شۆیان دەکرد چەند کیلۆمەتر لەم سەر و چەند کیلۆمەتر لەو سەر 3 کیلۆمەتر زێتر لەم سەر زێتر لەم سەری دەبی سەرما باران بە سەرما باران بە بەفر بە هەموو ڕۆژەک هەموو شۆیان دەکرد ئەوجا بێزگە لەوەش کە سەرەتاییان لەوێن دەرێت تەواو دەکرد دوایە دەچوونە کۆێ ناوەندی و دوای ناوەندیشان لە کوێ هەر لێرەوە لە 69 لە ساڵی 69 تقریبا 50 ساڵ بەر لە ئێستا قوتابخانەیەک لێرە گوندی شیلەی دەشتی کۆی کرایەوە بەڵێ یەکەم مامۆستا کێ بوو یەکەم مامۆستا فاتح مەلا فەتحوڵڵا بوو نەما ئێستا لە ژیان سڵاو بنێرە بۆ ڕۆحیانەتی هەزار ڕەحمەت لە گۆڕەکەی بی لێرە خەڵک زۆر تەخەڕوجی کردوانە بەڵێ چەند دکتۆری پزیشکتانەیە ئێستا 7 دکتۆری پزیشک عادی مامۆستای زانکۆ مامۆستای زانکۆ 4 مامۆستای زانکۆمان هەیە یەکێ مامۆستا یەکیان لەوانە دکتۆر ڕۆستەمە جێگەری زانکۆی کۆێشە ئاسڵاوی لێ ئەوەشی لە بۆ مێژوو برین مامۆستا حەچیم پرۆفیسۆرە کوڕی مەلا ئەحمەدی هیرانیە ئێستا لە زانکۆی سەلاحەدینە زۆربەی زۆری ئەو کتابانی سەر و ئەم لاولاشتان هێوانە بەڵێ ئەویش لە سەردەستی ئەو مامۆستا فاتح مەلا فەتحوڵڵای کە خوێندکاری وی بۆ ئێستاوە لە زانکۆی سەلاحەدینە بەرێ دەخوێن لە هەموو دەشتی کۆیە تەنها گوندی شێلا زەنگنن واتە لە هۆزی زەنگنن و سەر بە میر اسماعیلی زەنگنەی کوردەوارین ئەژێڕنەوە شۆخامەحەمەی کوڕی هاپۆفەتی سەرۆکۆزی زەنگنە لە کۆیە ئەبینێ پاشای گەوری ڕەواندزێ بە خۆ و دەستە و بیڵاتی میرڕشینەوە بە ئاقاری گونداتی ئەپەڕن شۆخامەحەمەی زەنگنە بانگهێشتی بندەوار و ڕەشماڵ و چاتۆڵەکانیانەکات و لە گوندی شێلا زەماوەندێکی جوان بۆ ئەم پاشا گەورەی کورسازەکات خزمەتی باشیانەکات میرمەحەمەی پاشای گەورەی سۆران لە بری ئەو چاکەیە ئاقاری گوندەکان لەسەر تاپۆ ئەکات و ستایشی هۆزی کورتپەروەری زەنگنە ئەکات ژنانی زەنگنە لێرە ڕۆڵی بەرچاویان لە ژیانی ڕۆژانە و کار و فرمانی ئاوایی و خوێندن و فیداکاری ژێڕاوە ماڵەکانی گوندی شێلای دەشتی کۆیە ماڵی دووەمی پێشمەرگە بوون میێوان دۆست و بە هانای لێ قەوماوانەوە چون کاتێ دۆم و خەرات کە دوو هۆزی مەزنی کوردن بە گوندانە ئەگەڕان بۆ کارکردن هەندێک ئاهاتە گوندی شێلا ڕەشمالان هەڕەدا و بێژم و سەرەند ئەوی گەرمی پێخاوێن کراوە ئەیان فرۆشتە گوندیان
تیرۆک ناندین و پنا شانەی داریان ئەفرۆشتە گوندیان تەشیان ئەهێنا بە هێلکەیان ئەفرۆشت لێرە ژنان تەشیان ئەڕست مووی بزن ئایان کردە خراری دەغر و کا گوریس و دووگرد و مافور و ئەوانە لێ دروست دەکرد ئەوجا خوری مەڕیان ئەکردە بەڕ و مافور و لیفکە خوری بەرگن کۆیەکان پێی دەڵێن لووە ئەیان کردە لباد و قاپوتی شوانان و واتە فەرەنجی لای خۆمان و سەرکراوی سەپانان سێ جوونی لە گوند هەبوون گەنمیان دەکوتا لەگەڵ کشک واتە گەنم بە کشک و گەنم بە ماست و گەنم بە سرق و گەنم بە ماش و گەنم بە نۆک و گەنم بە لۆبیان لێدەنا نۆشیان ئەکرد ئەو دەمانە چ نەخۆشیەک نەبووە خەڵک لە گوندەکان تەندروستیان زۆر باش بووە با درێژدادڕی نەکەین و بچینەکن یاکابانی زەنگنە و سەرەتا پێی بڵێن یاکابان لە ساڵی شێستەکان شێست ئەتوو ئەوە نزیکی 6 ساڵە مێردت بە مام نادر کردووە بە شێوەیە بوو ژن بە ژن بوو گەورە بە بچووک بوو بن پشتێک بوو بن پشتێک بوو بن پشتێک یعنی چی گەورە باگچکە گەورە ئەویان باش ئەم پشکشم زانی لە گەرمیان پێڵەن سێبەگایی و نازانم ئەوە باشە هەر لێرە لە گوندەکە بوو هەر لە گوندی بووینە ئاڵتون و ئەوانە زێڕوانە نەبوو بەێوەڵا زێڕم لۆ کرابوون لۆت کرا قدیم زێڕ قدیمی ئەوە بە نرخە چۆتە و کرمەوە کۆمەلەگۆ گوارە ئەو پێشدان کرمەوەکە گوارە چۆتە ملەگۆ تۆتە ملەگۆ ئەوانە لە بۆ کرا ئەدی حیوانی کوشتەوە حیوانی کوشتەوە شایان کردو باشە یاکابان تاتڕعنای خەسوود باسی کۆخافەتی بابی کۆخا محەممەدی دەکرد بۆ وە بوو دەیگوت داوەتی پاشای سۆرانی کردووە چی دەژێڕاوە والله ئەوانە ئەو دەژێڕ چی کەلۆ منە دەجێڕا اختیار بوو سەحافز بوو دەیوی هاتۆتە ئێرە پاشای ڕەواندست دەزانێ ئەوە کوێی پێ دەڵێن ئەو کاڵە خانیە پێدانگوت لێ بەشیلە ئەتوو نەوەی عەبدڵاباریکی وەنی عەوڵاباریکی ئەوی زەنگەنەیە ئەی زەنگەنێ داشتمنەوە چێخا محەممەدی هەست چێخام شێخای گەورەی شیلەی بوو باشە ئەوانە کە هاتوون ئەوە کۆخا محەممەد و ئەوە کۆخا ئەوەی فەتی زەنگنا لە چۆ هەڵیان داوە دەنیما لەو کاڵە خانم چوز لە کاوخانی هەڵیان داوە چونەتە ئەوێ دۆمان داهات نێرە هەڵا دۆم دەهاتن داهاتن گوردیشی لە ڕۆژمالە هەڵدەدا ڕۆژماریان هەردەدا ئێواران نانیا خردەکەەوە سیا خردەکەن نەوتیان بێژنگ و بێژینگ و سەرند و تیر ئەوی گەرمی پێ خاوێن دەکرا ئەوانیان پێ بوو ئەی تەشیتان ڕست تەشی و ئارێڵەهشیماندا ڕووستا دەمان کرد ئەوان خەرار ئەو مافور دووگرد و وەنیە باشە ئەدی لە مووی بزن چیتان دروست دەکرد خراری دەغری کا و دەغری پێ دەچێت باشە ئەدی مووی مەڕێ مووی مەڕێ دەکرانە ئەوانە دەکرد ئەو ماخوری ئارێڵە ئەدی باشە خوری بەرگن هەیە خوری بەرگن دەکرا لە بەرخە ئێوە پێ دەڵێن لووە باشە بۆ شتان دەکردەوە ئەوماکەدا لە باد و لە ساری دەنووسین دەکرا قاپوتی شوانان و سەرکراوە سەپان لە دەشێت لە سەریان دەنا و لەبەر هاوینان یا کابان ڕاستم پێ بڵێ تیلە کێشیت کردیە ئەرێ وڵای دەنا لەوانەیە هەشتا حەوتە ساڵ تێلە کێشی کردیە بەرە جاوەڵا مامنادر دەبێت گردنت ئازاکە وڵای حەوتە هەشتا ساڵ تێلە کێشی کردیە ئەرێ وڵای تیلە کێشی چییە لەبەر مەم چی بوو یان لەبەرکم من دانش لەبەر مەم چی دەشی تێلە کێشی دەکرد بەو گەرمایی لەزیشم بووین ئەدی ئاوتان بەچی سار دەکرد ئاو لە کوندەی کوندەتان سار دەکردەوە یا کابان تیلە کێشی چییە؟ کۆرمان دەبە ڕۆژێ بە گوریسی دەکرد سەپان دوورنا ئەمە خمان دەکردەوە باشێ دەباکە دە کۆر سەپشتین هەرمان دەگرت بە کۆرێ بەچی گێرەتان دەکرد جەنجەر هێست و جەنجەر هێستر و جەنجەر هەبوو دەمێ باشە گەرمتان لە کەندوی قوردەنا ئەدی بۆنی نەدەهات ئەوە بۆنی نەدەهات باشە گەرمتان دەکوتا ماڵی بابت جۆنیان هەبوو چەند جۆنی لەو گوندەیە بوو ماری بام ها ماری ماساقی حاج خالی و حاج ئەحمەد و ئەسێ ماسار مارە هەبوو بەدەستی ئەوەی بەردان دەتان کردە چی دەماکە دەچی
شی و لەگەڵ ئەوەی کەشک لەگە سرقی و لەگە کەشتی و لەگە نوۆشی یعنی گەنم لەگەڵ گەنم لەگەڵ کەشک جا خۆش بوو دەمەی دەخۆش بوو هەقای ڕوونی خۆتان بوو هیزتان هەبوو نەگۆسکە گۆسکەتان هەبوو ڕوونتان دەکردە گۆسکە و لای ئەمە پێڵن گۆزە وەیە باشە ئەدی قاورمەشان دەکردە گۆس ئەم نازانم قاورم ماوڕم بەبین نایە من ئەدی پەندیرت بیر نایە پەندیر پەنیر پەنی بابا پەنیر ئەدی کو پەنیر ێستا پەنیرش دەکرایەوە وەنیە دۆینە و کەشکۆمانتان دروست دەکرد ئەدی یاپراخی بواران یاپراخی بواران برنجە سۆرە هەبوو بە پەرکەمەی لێ دەندرا برنجە سۆرە خۆش ئەدی مەشکەی خۆشی دەکرد مەشکە داک پیستی مەڕان بە پەرکە هەناری هاینە هەنار نەدەکڕاو دەخرا هیچی دەکردەوە دەی کوتا بە زۆنی و بە هێرزیدا دەکرد و ئەز ئەو حیوانە سەد دەبڕا پیستەکەی لە ئادە ساویان تێداکە دەلۆلکەتیان دەکرد ئەو تووکەی هەموو دەیناوە خاویان دەکرد ئەوزەدا شوشتە ئەوزار لە ترس و خیاندەنا ئەوزار لە ترس خیاندن ئەزا بەتە لە تانە مەشکیان دەنا هیچێک دەبوو ئەزا بەداری ئادەکەەوە دووکاری بخۆلو دووکاری پێ دەکرد دووکاری وڵا کوندەر زەفتیان تێدەکرد زەفتیان تێدەکرد کوندە ئازەفت ئەدی لەو گوندەی جاران باخە بوو باخی ناوڵات چی لێ هەنار و نەیبوو ئێوە بەس گەرم و چۆتان دەکرد وەرە بەس گەرم زۆ تووتن دەکرا تووتن دەکرا لە کۆ لەو ڕووبارانەوە دەرەجە چەند بوو لای ئێوە وڵی هەبوو وڵای هەبوو تووتنی چتان دەکرد ناوی چ بوو تووتنەکە وڵا تووتنەکە سوزان میزاحمەد بوو ئەلمۆدە بوو حاجنەی برادێگۆ تووتنی و ئەلمۆدێ ئەو میزاحمەدە و ئەوانە باشە ئێستا خۆشەیە ئەو زمانی کە ڕابوو کوڕڵای نازان ناو دەمای خۆش ئێستا ئێستا خۆشە خۆش چییە باش ئەو یاری بە ئەڵقەکە دەکەی باشە یا کابان لای ئێمە پێ دەڵێن پور لای ئێوە پێ دەڵێن یا کابان وانە چەند کابان هەیە لێرە وڵ هەر ئەوژنەی هاتێرە ئەمە ئەوەی دوو کابان هەیە لێ بۆ بنیادنانی نەتەوەیەکی تەندروست و یەکگرت و نیشتیمانێکی سنووردار تایبەت تەنها بە کورد و ناویشی کوردستان بێت پێویستمان بۆ هەیە ئێستا ئاسایشەکانی وڵاتەکەمان سەقامگیرکەین و هەمومان بەیەکەوە ئەو ئاسایشانە بخۆڵکەین لەوانە ئاسایشی ئاو ئاسایشی خۆراک لە هەمووشی گرنگتر ئاسایشی ئاشتی نەتەوەیی چونکە گۆڕانکاریەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا بەڕێوەن با ئەم هەلەشمان لە دەست دەرنەچێت هەمومان بەیەکەوە جوانین و بەیەکەوە بە یەک دەست خەبات بکەین و بە یەک خوێنیش بڕین کوردین چاکتر وایە خۆمان ئامادەکەین بۆ ئەو گۆڕانکاریانی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە سەری دەرکردووە و بەدی ئەکرێ لەوانە سەودای سەدە کە ئێستا بەڕێوەیە ئێمەش خۆمان بۆ ئەوە ئامادەکەین ئەو کوردستانە ئازیز و جوانە ئەو کوردستانی کە سەدان و هەزاران ساڵ لەژێر لێنەی نێڵەی داگیرکەرایە بیخینە سەر نەخشە و بە هەموو دنیا بڵین ئێمەشین بەڕێزەکانم من لە وراتی کۆیم ئەم وراتی کۆیە گوندێکی لێ گوندێکی تاقانە ئی هۆزی زەنگنەیە زەنگنەی جوان و زەنگنەی پەرشوبڵاو و زەنگنەی یەکگرتوو لە مەملەکەتەکانی لای میرسمایلەوە هاتوون لێرە گوندێکیان پێکەوە ناوە پێڵن گوندی شیلا لە وراتی کۆیە لە قەزای کۆیە لە پیرە هەولێرە لەوێ باس و خواسەکانمان کرد و پێکەوە تاوتوێی مێژوومان کرد لە 5,000 ساڵی بەر لە زین هەتا ئێستا ئەوە ئێستاش سەرمایە و بارانیش خەریکە دێت و ئەوە لە دەوروبەری بانگی دوایین ئەوە ئێمە کۆتایی بەرنامی ئەمجارین هەتا بەرنامەی و تا ژیانەویشتری کوردستان ئەمە گومانی تیانە هەموو کورد ئەڵێ هەموو کورد لە کۆرپەیەکی ناو بێشکە تا ڕدێسپێکی گۆپاڵ بەدەست کوردستان لە ناو دڵ کوردستان لە ناو چاو کوردستان بە تەنها خاکی ئێمەی کوردە و کەسی تر نا کوردستان ئەچێتەوە سەر نەخشە کەواتە سڵاو پێشمەرگە سڵاو شەهیدانی کورد و کوردستان سڵاو
مەملەکەتی کوردەواری باوە گوڕگوڕەکەم بە بەنەباوی و باواجی پەنجەکان تەتە زێرم خواپیس.